ڕۆڵەکەم پێش ئەوەی بخەوین پێویستە دانەکانمان بشۆین. دایکە ئازیزەکەم، من ماندووم، بەیانی دەیان شۆم. بەڵام ددانە بچووکەکانت ماندوونین دەبێت پاک بکرێنەوە بۆ ئەوەی خەوی خۆش ببینن و بەکتریاکان ئازاریان نەدەن. بەکتریاکان کێن؟ بەکتریایەکان میوانی نەویستراون کە دێن و دەیانەوێت ددانە جوانەکانت تاڵان بکەن. با ئێستا پێکەوە بیانکەینە دەرەوە. دەی با بڕۆین دەریانکەین. فڵچە خۆت بادە دەرکە بەکتریایی پیسۆکە. فڵچە بە سوورێ دەرکە بەکتریایی پیسۆکە. دایکە، باکتریاکانمان هەموو لەناو برد. بەڵێ ڕۆڵەکەم، ئێستا ددانەکانت زۆر پاک و جوان بوون. شەوشاد ڕۆڵەکەم. خەونی خۆش ببینی. زۆر سوپاس دایکە، شەوی تۆش شاد.